تیمەکانی هۆبەی باخچەکانن لە شارەوانی کۆیە با مەبەستی بایەغدان بە سەوزکردن و پاگڕاگرتنی ژینگەی شارەکە سەرقاڵی نۆژەنکردنەوە و ڕێخستنەوەی سەرجەم ئەو باخچانن کە لە ساڵانی ڕابردوو پراوێز خرابوون. و تیمەکانمان کار دەکەن ڕۆژانە بەبێت ڕاوەستان لە ڕوبەڕوونەوەی کۆرۆنا و کاتی کەرەنتین و هەموو کاتەکان ئێمە کارمان کردو بەردەوام بینە لە کارکردن و داوامی خۆمان و ئەرچی خۆمان ڕۆژانە کاری خۆمان دەکەین. جاری وایە دابەش دەبینە سەر دوو تیم، جاری وایە سێ تیم بەپێی ئیشەکانمان ئەن دەبینی ئەوڕۆ ئیشمان لێرکوانەیە پێویستمان بەکری کاری زیاتر دێنی ئێرکوانە تیمەکی گچکەمان دەبینێت لۆ بڕینەوە و ڕێخستن و جوانکاری ئەو کارانەمان دەبینێ ڕۆژانە. سەرۆکی شارەوانی کۆیە ڕای دەگەیەنێت سەرڕای کەمی بودجەی پێویست تا ئێستا 12 باخچەیان لە تەواوی شارەکە نۆژەن کردوتەوە و چەندین جۆر گوڵ و سەوزاییان داچەندووە. ئێمە وەکو سەرۆکاتی شارەوانی هەر لەو ماوەیەدا بە دەرفەتمان زانیوە چکە مەوسیمەکەی بەرەو بەهار چوین گرنگجێکی زیاترماندا بە زیادکردنی ڕێژەی سەوزایی هەڵساین بە خاوێنکردنەوە و ڕێخستنەوە و داچاندنی زیاتر لە 12 پارک و دوورگەی ناوەندیەکان کە کارمان بۆ کردو بۆی بتوانین ڕێژەی سەوزایی زیادکەین بۆ شارەکەمان. وەک ئاگادارن کەوە تیمەکانی سەرۆکاتی شارەوانیمان لە زۆربەی هەڵمەتەکانی ڕشاندنی سەرجەم شەقام بەسەرچەکانی ناوشاری کوێ بەشدار و بە ڕشاندنی مادەی تاقیم دیژە ڤایرۆسی کۆرۆنا. ئەمە جگە لەوەی کە سەر ڕایکارەکانی تری سەرۆکاتی شارێک خزمەت گوزاریەکان وەکو ڕۆژانە هەڵگرتنەوەی زبڵ و پاژماوە و خاشاشی گشت کۆڵان و شەقام بەسەرچەکان. ماوەی چەندین ساڵە بەهۆی قەیرانی داراییەوە لە سنووری شارەوانی کۆیە سەرجەم پرۆژە خزمەت گوزاریەکان پەچیان کەوتووە وەک پێویست لەلایەن پارێزگای هەولێرەوە شایستە داراییەکان بۆ ئەو شارە خەرج ناکرێت. کاروان نازم گەلی کوردستان قەزای کۆیە.